بەناوی خدای گەورە میهرەبان لەگەڵتانین بۆ دابەشکردنی خەڵاتەکانی قورئان بەهاری دڵانە. سەرەتاش دەچینە لای کاک سەیوان بۆ خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين. صدق الله العظيم. خوا پاداشتی کاک سەیوان باتەوە. بەڕێزان دەست دەکەین بە چالاکی و بەرنامەکانمان کە دابەشکردنی کۆمەڵی خەڵاتە بەسەر بڵێن ئەو بەشداروانی کە بەشداریان کردووە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە. سەرەتاش داوا لە مامۆستا محەممەد بامۆکیەکەین لێرە وتەیەکی هەبێ هەم بۆ بەشداروان هەمیش بۆ بڵێن پرۆژەکە بۆ داهاتوو چیانە بێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا بەخێراتنی بەشداربوانی بەڕێزەکەم ئەو خوشک و بەڕێزانەی کەواوکو لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە دوعاکانی قورئان سەرکەوتوو بوون و خەڵاتیان بۆ دەرچووە و ئەمڕۆ خەڵاتەکان بەسەریانە دابەشەکرێ یاخوا بەخێر بێن سەرچاومان. ئێمە زۆر سوپاسی هەموو ئەو موسڵمانانەکەین لە خوشکان و لە برایان لە هەرێمی کوردستانە بەشداری ئەم پرۆزەیان کرد. بەڕاستی جێگەی شانازین جێگەی دڵخۆشین کە خەڵکێکی یەکجار زۆر بەشداری ئەم پرۆژەی کرد و تاقیکردنەوە و ئیمتیحانیان تادا و زۆربەی خوشکان و برایان نمرەی باشیان هێنا و زۆر سوپاسی ئەو خێرۆمن و خێرخوازانەکەین کە دیاری و هەدیەکانیان بۆ دابین کردین و بۆ مسۆگەر کردین و یارمەتیان داین و هاوکاریان کردین بۆ کڕین و دابینکردنی خەڵات و دیارەکان و زۆر سوپاسی کەناڵەکانی پەیام و بانگەوازەکەین لەگەڵ ڕادیۆکانە و هەر کەسێکی تر لە پەیژەکان کەواوکو هاوکاری ئەم پرۆژەیە بوون. خۆشەویستان و بەڕێزان، ئێمە ئەمساڵ ئەم پرۆژەی قورئان بەهاری دڵانە دوعاکانی قورئانمان ئەنجامدا. ومێدەوارین خوای گەورە یارمەتیمان بدا بتوانین لە ساڵانی داهاتووە پرۆژەی تر هاوشێوەی ئەمە ئەنجام بدەین و ئێوەی موسڵمان و خۆشەویست بەدەممانەوە بێن چوەکو بەشداری لە پرۆسەکە و تاقیکردنەوە و بابەتەکە چوەک خەڵکی خێرخواز و خواپێدا و لە ئەوانەی بەمادی یارمەتی پرۆژەکە بن یا ئەو کۆمپانیانەی حەج و عومرە کە زۆر لێرەوە سوپاسیانەکەین کە هەریەکەیان بەقەدەر توانای خۆی هیانە عەمرەیەک هیانە دوان هیانە زیاتر و هەندێ خێرخواز چەندین عەمرەی بۆ دابین کردوین. ئێمە زۆر سوپاسیانەکەین لە سەروی هەمیشیانەوە زۆر دوعای خێر بۆ ئەو برا بەڕێزەمانەکەین کە ئەو سیارەی بۆ یەکەمەکە دابین کردووە. خوای گەورە پاداشی باتەوە وێنەی زۆر کا و خەڵکانی تریش لە خێرخواز و خواپێداوان بتوان چاو لەم برا بەڕێزە و لە باقی خێرخوازەکان بکەن کە یارمەتی ئەم پرۆژە و هاوشێوەی ئەم پرۆژانە ئەدەن. خۆشەویستان و بەڕێزان، ئەمڕۆ ئێمە کۆتا ڕۆژی ئەم پرۆژەیە کە لێرە خەڵاتەکان دابەشەکەین بەسەر ئەو خوشکوبرانەی کەواوەکو هاتوون بۆ ئێرە. لەبەرەوە خەڵاتەکان زۆرن و هەموو شارەکانی کوردستان و هەرێمی کوردستانی گرتووەتەوە. زۆربەی خەڵاتەکان لە کاتێکی کا ئێمە ئەینێرینە سنوورەکان لە سنووری هەر زۆنێک
لەوێ ئەو کەسانە مەسوولەکەمان بەرپرسەکەمان لەوێ تەلەفۆنیان بووەکە و پەیوەندیان پێوەکە ئەتوانن بڕۆنە شوێنی داریکراو لەوێ دیاری و خەڵاتەکانیان وەرگن بەڵام ئێمە ئێستا لەیرە ئەوەندەی لەم خوشکوبرایانە لەیرە حازرن لەیرە ئامادە بوون عەزیەتیان کێشاوە خەڵاتەکان بەسەریان دابەشەکەین و خی گەورەی یارمەتیدەری هەموو لایەک بێ و هەموو لایە سەرکەوتوو بکە و ئەو کەسانشکەوە بەشداریان کردو خی گەورە ئەجریان بنووسێ ئەوانش خەڵاتیان بۆ دەرنەچووە ئیشاڵا ئەجر و پاداشی گەورەیان دەستکەوتووە بە لەبەرکردنی ئاەتەکان تەفسیرەکەی معناکەی بەهرەمەند بوون لە قورئان و ئەجر و پاداش دەستکەوتن والسلام علیکم. باشە ماوەستا لێرەوە هیچ مشتێکتان هەیە بۆ خەڵکێکی زۆر حەزەکەن بۆ پرۆژەکە بۆ داهاتوو بەشدار بن ینی وەکو مژدە چکێ پرۆژەکە پێما بە تازەیە بۆ ساڵانی ئایندە چیەکەن بەرنامەتان چیە؟ ئێمە ئێستا بەنیاز هەین ساڵی تریش بیکەین و بەست لە کاتی خۆشیان ڕایەگەێنین بە ماوەیەک پێش ئەو پرۆژەکە بکەینەوە بۆ پرۆژەی ساڵی داهاتوومان ئینشاڵا ئیعلان و ڕیکلام و ئاگاداری بۆ ئەکەین بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری بەڵێ بەنیاز هەین ئەم پرۆژە بە ساڵی ئایندە و ساڵەکانی تریش دواتریش ئەنجامی بدەین و بە ئەنجامی بگەین. دەستخۆش ماوەساگیان سپاس بۆ جەناب دەستخۆش بێ. تەبان وەکو باسمان کرد ینی کۆمەڵێک لێرە خەڵات هەیە هەندێک وەکو مامۆستا محەممەد باسی کرد بەشداربوون نەهاتووە دواتر ئەم خەڵاتانە لە ڕێگەی ئەنجومەنەکانەوە دەنێدرێت بۆ کەسانی کە توانیویانە لە تیر و پشکەکەیە ناوێن دەربچێت تەبان ئێستا دەچینە لای خەڵاتەکان بەڵێ تەبان خەڵاتی یەکەم ئۆتۆمبیلێک بوو بۆ خاتوو بێگەر دەرچوە بێگەر مەقتیت عومەر لە شاری هەولێرەوە نازام لێرە ئامادەی هەیەیانە زۆر باشە ئەگەر جەنابیان تەشریف بێنە ئێرە ئێستا داوا لە مامۆستا محەممەد دەکەین سویچی ئۆتۆمبیلەکە بدا بە بێگەرخان پیرۆزە بێ ئینشاءڵڵا پیرۆزە پیرۆزی بێ سەرکەوتوبی خی گەورە مۆفەق بکاو وێنە و شێوەت زۆر بێ ئینشاءڵڵا. پیرۆزبایی لەم خوشکە بەڕێزە و لە خێزان و خانەوادەکەیەکین کە سەرکەوتوو بوو ئەم خەڵاتەی بردەوە خی گەورە بیکاتە مای خێر بۆی و ئاسوودە و بەختەوەر وەکو لە دنیا پێی خۆشە لە قیامەت شاخوای گەورە سەرکەوتووی کە مۆفەقی کە بێتە دەستکەوتێکی گەورە بۆ قیامەتیشی ئینشاءالله تعالە. دەستەکان خۆش بێ تاوان دوای بێگەرخان ئێمە لای ئۆتۆمبیل قسە لەگەڵەکەین پیرۆزە بێ دەستخۆش مامۆستاگیان سپاس بۆ جەنابەت. تاوان خەڵاتەکانی تر بڵێن خەڵاتی عومرەی تیا بووە کە بۆ 15 بەشدار بوو دەرچووە لە تیر و پشکەکەیە بەشێک لە بەشداربەکان لێرە ئامادەیان نییە ئەوانەی کە لێرە ئامادەیان هەیە و کە خەڵاتی عومریان بۆ دەرچووە یەکەم بەڕێز سەیوان سالار ئەجەل ئەگەر لێرە کاک سەیوان هەر خۆت بی بەخێر بێ ئاخوا داوا لە زۆر بەڕێز مامۆستا دلێر ئەندامی ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری هاوکات ئەندامی پرۆژەکەش مامۆستا فەرموو تەشریفێتە ئێرە ئەگەر یارمەتی بدەن جەنابتان بۆی خەڵاتەکەی پێشکەش بکەن. کاک سەیوانگیان یاخوا بێتە مای خێر ئینشاڵڵا حەجیشی لە دوا بێت ئەڵێم ئینشاڵڵا حەجیشی لە دوا بێت یاخوا بێتە مای خێر وانە اینجا من نەمەزانین چۆن عمرەکەت بدەمێ وتم باش وتیان وەرەقەیەکە وتم لا لەگەڵ یا ڕۆم بۆ عمرە خۆم بمبەن لەگەڵ یا ئینشاءڵڵا دەستیش خۆش بێ بۆ قورئانەکەت بۆ ئەو پۆشاکە الحەمدوللا ئینشاءڵڵا لە کۆتاییش خوا بتکاتە زانایەک بۆ نەشری قورئان و سنت بە تێگەشتنی سەلەفی ساڵح دەستەکەت خۆش بێت. پیرۆزە کاک سەیوان ئەوش هەدیەکەیەتی بۆ من خوا پاداش عمرەیە بەوە سپاسیەکە خوا ڕازی بۆنی خۆشە مامۆستا بۆنی کە بۆنی خۆی خۆشە خوا پاداشی داتە دەستی جەنابیشی خۆش بێت. کاک سەیوانگیان پیرۆزە بێ ئینشاءڵڵا دوعای خێرمان بۆ بکەی بیرن نەچێت بۆ هەمانی کە لێرن پیرۆزە. طبعا خەڵاتی دووەم بۆ بەڕێز هۆنیا هونەر عومەر لە پیرەمەگرونەوە داوا لە بەڕێز ئاڤانخانەکەین ئەندامی پرۆژەکە و کات ئەندامی ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری کە خەڵاتەکەی پێشکەش بکات. ئەمە ئەم خەڵاتانن کە خەڵاتی عومرەن بۆ ئەو بەڕێزانە دەرچوون بەڕێز هۆنیا هونەر عومەر لە پیرەمەگرونەوە. پیرۆستان بێ هۆنیا خان بە هیوای سەلامەتی ئاڤان خان چی قسەیەکت هەیە؟ وەڵی هەر پیرۆزبایی پڕ بەدڵ لە هەر هەمویانەکەم لە یەکەمەوە هەتا کۆتا ئەو کەسانی کە بەرخەڵاتەکان کەوتون و ئەوانەشی بەریان نەکەوتو ئینشاڵڵا ئەجر و پاداشتی قیامەتی خۆیان بەدەست هێناوە سەرکەوتوو بن خوای گەورە یارمەتی هەموو لایەک با ئینشاڵڵا وەکو چۆن
فەوزیان لە دنیاە بەدەستهێناوە ئەم کۆمەڵە خوشکوبرایە ئاواش لە قیامەتە ئینشاءڵڵا فەوزی یەکجاری بەدەست بێن و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. دەستەکانی خۆش زۆر سوپاس. سپاس بۆ جەنابەت. هۆنیا خان دووبارە پیرۆزە. خەڵاتی سێیەم خەڵاتی عومرەیە بۆ بەڕێز بەکر حەسەن یاعقوب لە هەڵەبجەی شەهیدەوە ئەگەر کاک بەکر لێرە بێت دیارە مامۆستا عەبدوڵڵا پێنجوێنی جەنابیان ئەگەر ئەزیاد بکێشن بێنە ئێرە بۆی کە خەڵاتەکە بن بە عەلەیکوم سەلام بەخێر بێ کاک بەکر حەسەن یاعقوب لە هەڵەبجەی شەهیدەوە مامۆستا تەشریف بێنن. تەبەن خەڵاتی عومرەیە ئەمانەی کە باسمان کرد 15 خەڵاتی عومرەیە و بۆ ئەم بەڕێزانە دەرچووە. مامۆستا گیان فەرموو. پیرۆستان بێ ئینشاءڵڵا کاک بەکر گیان. کاک بەکر جەنابەت پێشتر عومرەت کردووە؟ بەڵێ پێشتر عومرەت کردووە. ئەمە دووەم عومرەیە یان عومرەی تریشتر کردو؟ ئینشاءڵڵا خی گەورە بیکابن سێم و لای خوازایەوەش بات ئینشاءڵڵا. بەشداری و پرۆژانت کردو و پێشووتر یان ئەمە یەکەم جار؟ ئەمە یەکەم جارە بەشداری بکەم. وەڵام سپاسی دەکەم و دوعای سەرکەوتنی بۆ دەکەم نمونەی زۆر بێت خی پروردگار عەمرەکەشی بۆ کاتە خێر بۆ قیامەت و خی گەورە لێی قوبوڵ بکات. دەستەکان خۆش بێ دەستەکاندا خۆش بێ پیرۆز لە کاک بەکر گیان بەخێر بێ یاخوا. دەچینە لای بەڕێزێکی تر کە لێرە خەڵاتی عومری بۆ دەرچووە بەڕێز هاوڕێ جەلال عەبدوڵڵا لە تەکیەوە. کاک هاوڕێ داوا لە بەڕێز مامۆستا سەباح قارەمانیەکەین ئەگەر جەنابیان لێرە بن بۆ پێدانی خەڵاتەکە بە کاک هاوڕێ. مامۆستاگیان ئەزیەت بکێشی پیرۆستان بێ ئینشاءڵڵا پیرۆستان بێ پیرۆز بێ یاخوا. بەڕێزێکی تر لێرێ خەڵاتی عومرەی بۆ دەرچووە خاتوو چاوان حەمەعەلی خەسرە و لە دەربەندی خان. داوا لە بەڕێز مامۆستا یاسینەکەین تەشریف بێنن بۆ پێدانی خەڵاتەکەی. مامۆستاگیان بەخێر بن. عەلەیکوم سەلام. فەرموون ئەمە خەڵاتی عومرەیە بۆ چاوان خان. پیرۆز بێ چاوان خان. دوعای خێرتان بیر نەچێ ئینشاءڵڵا. پیرۆستان بێت. دەستی ئێوەش خۆش بێ مامۆستاگیان. دەچینە لای ئەو بەڕێزانەی کە خەڵاتی مۆبایلیان بۆ دەرچووە. ئەگەر هاوکارانم ناوی بەڕێز داوا لە بەڕێز سۆران عەباس حەمە دەکەین لە چەمچەماڵەوە کە خەڵاتی مۆبایلی بۆ دەرچووە. زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا پێنجوێنی جەنابیان بفەرمونەوە بۆ پێدانی خەڵاتەکە. خەڵاتەکان زۆرن ناوەکان دووبارە بین و عەزیێتانە دەین داوای لەبور نەکەین. مامۆستا گیان جەنابت بفەرمیتەوە. کاک سۆران پیرۆزە پیرۆز بێ ئینشاءڵڵا بە هیوای سەرکەوتن. داوا لە بەڕێز ئەحمەد عەباس دەکەین لە شاری سلێمانیەوە بێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. مامۆستاگیان فەرموو. پیرۆزە کاک عەباس بە هیوای سەرکەوتن. داوا لە بەڕێز بەهار عومەر کەریم لە کەلارەوە ئەگەر لێرە بێت. بەهار عومەر کەریم زۆر باشە کاکێ من ئەگەر خەڵاتی تر هەبێت. بەڕێز شێواز نزار ساڵح هەمیشە سلێمانیە ئەگەر لێرە بێت. مامۆستاگیان شەشی فەرموو. عەلەیکوم سەلام ورحمەتوڵڵا. بەهار خان پیرۆزە بێ بە هیوای سەرکەوتن. زۆر سپاس دەکەین مامۆستاگیان عەزیێتان کێشا. داوا لە بەڕێز ئاڤان خانەکەین تەشریف بێنن ئەندامی ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری هەوکات ئەندامی پرۆژەی فڵان بەهاری دڵانە بۆ پێدانی خەڵات بە بەژاروان. بەڕێز عیرفان خالید کەریم لە هەڵەبجەی شەهیدەوە پیرۆزی بێ مۆبایلی بۆ دەرچوو. ئاڤان خان ئەزیێت بکێشی پیرۆزە بە هیوای سەرکەوتن ئینشاءڵڵا. وەڵا ئەگەر ئەزیێت بکێشی بێنیتەوە چەند خەڵاتێکدا بەش بکەی ئاڤان خان. داوا لە بەڕێز نیشتیمان ئیبراهیم لە دووس خورماتووە دەکەین ئەرە بکێشن بێن بۆ وەرگرتنی خەڵاتەکان کە مۆبایلەکە. ئاڤان خان ئەمە پێم وابێت لە بری کەسێکی تر هاتوو یان جەناب
تەواو پیرۆستان بێ ئینشاءڵڵا بەخۆشی بەکاری بێنن ئینشاءڵڵا بەخێر بێن یاخوا دەستان خۆش بێت داوا لە بەڕێز بەهار یوسف ڕەحیم لە شاری سلێمانیەوە مۆبایلێکی بۆ دەچێت طبعاً ئەمانە هەمویان کۆنمرەی 100یان هێناوە و لە تیرروپشکەکەیە ئەمانە کە تیرروپشکی بۆ کراوە لە کەناڵی ئاسمانی پەیام و بانکەواز توانیوانە لە تیرروپشکەکان ناویان دەربچێت بەخێر بیت بەهارخان پیرۆزە بێ ئینشاءڵڵا داوا لە سۆماخانەکەین سۆما عوسمان لە هەورەمانەوە طبعاً بڕێک پارە لەلایەن خێرخوازانەوە کراوەتە دیاری بۆ سۆماخان بەخێر بێ یاخوا پیرۆزە بێ زۆر پیرۆزە دەست خۆش بە ئاڤانخان سوپاس بۆ جەنابەت ئەرکی کێشە داوا لە بەڕێز مامۆستا ئاسۆ دەکەین ئەگەر لێرە بێت بۆ پێدانی خەڵاتەکان مامۆستا ژیان تەشریف بێنیت مامۆستا بەخێر بێ سوپاس بۆ جەنابەت بەخێر بێ ئەرک پێشی ئەم خەڵاتانەی کە بەشێکیان کاکێ من ئەگەر خەڵاتەکان ئامادە بن بەڕێزان ئەوانی کە لێرن وەکو ینی ئێمە زوو دووبارەیەکەینەوە کێ خەڵاتی پارەی بێت بۆ دەرچووە کێ خەڵاتی مۆبایلی بۆ دەرچووە قسە بکات بۆی کە نەچینە سەر خەڵاتەکانی تر ئێستا داوا لە هاوناس کاوە گەر لێرە بێت هاوناسخان بەخێر بێ یاخوا پیرۆز دەبێت سەرکەوتوبی ئینشاءڵڵا مامۆستاگیان ئەرێ کێشەی سوپاس دەکەین سەرکەوتوبی ئینشاءڵڵا دەست خۆش بێ یاخوا داوا لە بەنان سەیفەدین ڕەشید دەکەین لە هەڵەبجەی شەهیدەوە نەنووسراوە شەهید یا تازە کە خەڵاتی پارەی بۆ دەرچووە بڕێک پارەی لەلایەن خێرخوازەوە ئەم پارانە دابین کرا مامۆستاگیان ئەرێ کێشی سوپاس دەکەین بەڕێزان ئێستا لەگەڵمان بن دەچین بۆ پێدانی ئەو ئۆتۆمبیلە بە خات و بێگەرمەکتیت کە توانی خەڵاتی یەکەم کە ئۆتۆمبیلێکی کیلۆمەتر سفر بوو لە تیرروپشەکەدا بۆی دەرچوو ئێمە ئێستا دەچین کلیلی ئۆتۆمبیلەکەی ڕادەست دەکەین و ئۆتۆمبیلەکەی ڕادەست دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد بامۆکی سەرپەرشتیاری پرۆژەکە لە بەڕێزانەوە ئۆتۆمبیلەیە کاکەمێکی دیکە دەدرێت بە بێگەرمەکتی لە شاری هەولێرەوە کە توانی لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە پلەی یەکەم بەدەست بێنێت ئێستا ئەو لێ بۆ لای ئۆتۆمبیلەکەی واکەمێکی تر لەلایەن لەپرسرای پرۆژەی قورئان بەهاری دڵان لە دوعاکانی قورئان بڵێن ئۆتۆمبیلەکەی ڕادەست دەکرێت ئۆتۆمبیلەکە وەکو ئاماژەمان پێکرد کیلۆمەتری سفرە لەلایەن خێرخوازێکەوە ئۆتۆمبیلەکە دابین کراوە بۆ پرۆژەکە و هەموا بێت هەروشمانەکەشی بە دیاری کراوە بە دیاری دەدرێت بە خاتر بێگەر انشاءالله بە سەلامەتی بەکاری بێنێت بێگەرخان لە شاری هەولێرەیە بەشداری لە پرۆژەکەیە کرد کۆنمرەی سەدی بەدەستێنا لە قورئان بەهاری دڵانە و لە تیرروپشکەکەیە کە تیرروپشکرا لە کەناڵی ئاسمانی پێیام توانی ببێتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە کیلۆمەتر سفر بە دوای کەمێکی تر سویچی ئۆتۆمبیلەکەی ڕادەست دەکەین بەڕێزان ئێستا سویچی ئۆتۆمبیلەکە ڕادەستی بێگەرخانەکرێ بە ئامادەبوونی بڵێن سەرۆکی پرۆژە ئەندامی پرۆژەی قورئان بەهاری دڵانە پێما بێت ینی تەواو کۆتایی هاتووە و ئێستا سویچەکەی بێدەر مامۆستا فەرموو سویچەکەی بەنێ بێگەرخان قسە چییە ئێستا دیتەخانی ئۆتۆمبیلێک لەلایەن خێرخوازان و لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە لسرتات زور سپاس رب العالمين دكم الحمد لله رب العالمين كثيرا لبؤ نعمة الجيران جوانك خداي ورب بيمي بخشيا دا كرم لخداي رب العالمين ببخشي بهم وكسانك بيستي امبيا والله زور دلم بي خوش بيا ربي خدايا كودلي من يا خوش كردي اوها خدا دل يان خوش بكاتو همشة لبيرم بنا دعاء له دكم باذن رب العالمين هتا وكاتي دمرم تشكا استشياها تصور بو يعني تصور من ذكر استشياها لبوم دربسيتن ان شاء الله دردتي لبهم كساني كبيستان بي يا رب العالمين بەشداریکردن لە تاقیکردنەوەکەیە بیری لەوە کردبێتەوە لەوانەیە ئۆتۆمبیلەکەت بۆ دەرچێت نیەتی تۆ لە بەشداریکردنی تاقیکردنەوەکە چی بوو؟
بڵێ ناوەڵە لە سەرەتادا هەر نەشمزانی بکە ئۆتۆمبیلی تێدا باوەڕ دەکەی یعنی نیازی من تەنها لەبور ئەوەی بوو کە دوعاکان لەبەرکەم لە بۆ سوزەی لە بۆ خوددا بخینم بۆ خوددا ئەوە نیازم بوو دوکە چم سرم لە ئەوەیدا گوتیان سێ ڕۆژمە لە بۆ فەرمودەکان پێڕان ناگەی زۆرم پێ ناخۆش بوو ینی سێ ڕۆژما بە تاقیکردنەوە تەزیلیان کردەوە ئەوەندە دڵم پێخۆش بوو دووبارە بەشداریم کردەوە لە ڕەمەزانێ بۆ الحەمدولیلا بەشداریم کرد ئەو کاتی ئیمتحانەکە کرا سپاس بە خوددا یا ڕەبی بە قسمەتی هەموو کەسانە بی کە پێویستیان پێ بڕ بە دڵداوە لە خوددا دەکەم بە قسمەتی هەموو کەسانە بی کە پێویستیان پێە ئەو شەوەی کە ئۆتۆمبیلەکەت بۆ دەرچوو چیت کرد هەڵوێسە قسە چی بوو ئەها وڵا ئەو کاتی هەندێک ناساغ بووم بەس دەستنێژم هەبوو کە چوومەکە بەرامبەر تەلەڤیزیۆنەکەی گوتم یا ڕەبی خوا عەمرەم لە بۆ دەرچی زۆر بەدڵەتی ئەوەم گوت دوهاکە دەمیز بنم بخەوم برادەرەکەم تەلەفۆنی لێ کردم ینی کە عومرەکان دەرنەچوو ناومێد بوویلەوە ناساغ بووم نەخۆش بووم یەکسەر گوتم با هەندێک پاڵدەمەوە بنم ئەوشدا کە یەکسە تەلەفۆنیان لێ کردم ئەلحەمدولیلا گوتیان شتێکی ها دەرچۆ لە بۆ تو زۆر دڵم خۆش بوو ئەو کاتی هەتاکو بەیانی نوێژی سبایان نەنووسم بۆ خوددا هەردوو حاملۆکردن گوتم یا ڕەبی خوا کو دڵی منیان خۆش کردیا خوددا ئەوها دڵیان خۆش بکەیتەوە خوددا ئەزری دنیا قیامەتیان بداتەوە پڕ بە دڵ داواشم لە کاکەی کرد گوتم بزانم ئەوی سیارەکەی لۆ کڕیمە ناوی چیەوەبی پڕ بە دڵ دوحای لۆ بکەم یا ڕەبی بەهەشت و فردۆس عەلەیهی بە قسمەت بیتن انشاءالله یاخوا پیرۆزت بێ و دەست خۆش بێ مامۆستا گیانجە ناویش لەگەر قسەیەکتان هەبێ لێرە وڵی من ئەگەر بیتە ئێرە سپاس دەکەم هەم بۆ بێگەرخان هەم بۆ ئەو خێرخوازی ئۆتۆمبیلەکەی دابین کردووە و جەنابیشە مامۆستا بێنە ئێرەوە و هەم یعنی بۆ ئەم پرۆژەیە ئێستا توانیتانە هەم خێرێکی قیامەتی هەبێ هەمیش لە ڕووی مادیەوە یعنی ئێستا ئەم بەڕێزە لەوانەیە زۆر پێویستە ئۆتۆمبیل ئێستا هەم لە هەردوو ڕووەکەوە دڵی خۆش بووە وڵا سەرەتا من زۆر سوپاسی ئەو خێرۆمەن و ئەو برابە ڕێزەکەم کە ئەم دیارە بە نرخەی دابین کردو بۆم پرۆژەکە بۆم خوشکە بە ڕێزە دەرچووە ئەوش خۆی وتی کە زۆر دوعای خێری بۆ ئێمەش و بۆ خاوەن پارەکەش کردووە کەواکو هەدیەکەی دابین کردووە ئێمە هەدەفمان لەم دیاری و خەڵاتانە ئەوە بووە کە خەڵک بە بۆنە ئێمانەوە زیاتر قورئان بخوێنێ قورئان لەبەرکە لە خزمەتی قورئانە بێ بە تێگەشتنی بە لەبەرکردنی بە فێربوونی بە هەموو نەوعێ کە بەڕاستی پرۆژەکەی ئێمەش لە بینی 75 بۆ 800 کەس بەشداری کردو بەڕاستی ڕێژەیەکی زۆرە و ژمارەیەکی باشیشی بەشداری ئیمتیحان و تاقیکردنەوەکەی کردووە کە ئەوە هەدەفی ئەسڵی ئێمە بۆ کە خەڵک ئاوا لە خزمەتی قورئانە بێ و بۆیە ئیمتیحانەکەشمان خستە ڕەمەزانەوە لە دووەم ڕۆژی ڕەمەزانە بوو هەم لە کاتێکی پیرۆز و مبارەکە بوو ومێ دەکەین لە پرۆژەکانی داهاتوومانە لە ساڵانی داهاتووە خەڵک گەرم و گوڕتر و باشتر و چاکتر بێ بەدەممانەوە و خێرخوازانیش پشتیوانمان بن بۆی کەواکو بتوانین دیاری باش و گەورە دابینکەین تا ئەو گەنج و ئافرەت و لاوانە کە زۆربیان خەڵکی کەم دەست و فەقیر و هەژار و ئەوانن دڵخۆشکەین ئاوا ئیسەکە ئەم خوشکە بە ڕێزە خۆی وتی من قەت بە خەیاڵمان نهاتوە شتێکی وا زۆر پێویستیشم پێێتی بەڕاستی زۆر ئەجرێکی گەورەیە زۆر کارێکی جوانە زۆر کارێکی مسلمانانەیە کە ئەو برا بە ڕێزە کردوێتی خوای گەورە وێنەی زۆرکە خوای گەورە پاداشی ئەوەش باتۆ و ئەم خوشکەش دڵخۆشکا و دوعای خێر بۆ ئێمەش و بۆ خاوەن هەدیەکەش دەستان خۆش بێ ئەخوا با بچینەوە لای میوانەکانی تر لە ژوورە مامۆستا بێگەرخان تۆ ساقیە زانی وڵی تقریبا ئێستاوا لە دووبە یانی چوومە دەورێ بەس چووکە لە توانامدا نەبوو یعنی بیرم لەوە نەدەکرد دۆ ڕۆژێک سیارم هەبی لەوەی خۆم فێر نەدەکرد ڕوم نەدەدایە بەس ئێستا ئەلحەمدولیلا ئێستا دەورم کردیا وا لە دوومە بە ئیزنی ڕەب العالەمین خوددا ئیزنی لەسەر دابی خۆم فێر دەکەم بە سەلامەتی ئینشەڵڵا بەکاری بێنی بە سەلامەتی مامۆستا دەستان خۆش بێ و فەرمون ئێوە دەتوانم بڕۆن طبعا ئێستا ئۆتۆمبیلەکە جا بە بێگەر مەکتوب کە لە شاری هەولێرەوە بوو کە وەکو ئاماژەم پێکرد لەلایەن خێرخوازەوە ئەو ئۆتۆمبیلە دابین کراوە بێگەرخان دوعایەکی هێچکار زۆری بۆ ئەو خێرخوازە کرد کە وتی ئەو کاتەی ئۆتۆمبیلەکەم بۆ دەرچوو تاوەکو بەیانی لە خۆشییان نەخەوتووە ینی لەگەڵەوەشا کۆمەڵە دوعای زۆری کرد ئەمانی کە بەشدارن لە پرۆژەکە پرۆژەی قورئان بەهاری وڵانە پرۆژەکانی تریشدا کۆمەڵی دادگەری و ڕێکخراوەکانی کۆمەڵی دادگەری دەیکەنەوە ئامانجی سەرەکیان ئەوەیە کە خێرێکی قیامەتیە دواتر ئەو خەڵاتانی کە دابین کراوە وەکو هاندانێک وەکو پاڵپشتیەک بۆوانەی کە بەشداریەکەن من زۆرێک لەو بەشداروانی کە وەرم گرتووە دەڵێن ئێمە ئامانجمان خەڵات نییە ئامانجمان بەشداریکردن و بەدەستێنانی ئەو خێرەیە کە خێرێکی قیامەتیە بۆ ئەم خەڵاتانەش هاندانە بۆیان
وەکو ئەوەی بێگەرخان و ئەوانەی کە عمریان بۆ دەرچوانەشی کە پارەیان بۆ دەرچووە دەڕۆینەوە ژوورەوە بۆ درێژەدان بە دابشکردنی خەڵاتەکانی تر کە کۆمەڵی خەڵاتی پارە و بۆکسی دیاری و هەروەها کاژمێرە بەسەر بەشداربەکانی تر لەگەڵمانە بێت. بەڕێزان ئەو خەڵاتانی کە دیاری کرابوون بۆ ئەو سەرکەوتوانەی کە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە ئەوانی کە سەرکەوتوو بوون و ناوەکانیان ڕاگەیەنرا بوو خەڵاتەکانیان بەسەرا دابەشکرا ئەوانەشی کەماوەتەوە ئەوانن کە لە دەرەوەی شاری سلێمانی و لە شارە دوورەکانن دواتر لە ڕێگەی ئەنجومەنەکانەوە ئەم خەڵاتانیان بۆ دەبرێەوە بەسەریانە دابەشەکرێ بەڵام دەمێت پێشەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێنین بەڕێز ماوەستا دلێر کە هەم ئەندامی پرۆژەکە بووە و هەم ئەندامی ئەنجومەنی بانگواز و پەروەردەی کۆمەڵی دادگەریە وتەیەکمان پێشکەش بکات لەسەر ئەوەی کە بۆ داهاتوو ئەمانەی کە بەشدارە بن چۆن بەشدار بن و هاوکات یعنی من قسەم لەگەڵ زۆریان کردووە ئامانجی بەشداری بوونی ئەمانە بۆ ئەم خەڵاتانە یەکەدانراون زۆربیان دەڵێن ئێمە ئامانجمان بەدەستێنانی پاداشتە قیامەتەکەیەتی بەڕێز ماوەستا دلێر هەنی قسەمان لەو بارەیە بۆ بکە سوپاسێکن. بسم الله والحمد لله والله من ناڵێم وڵا لە بڵێم لە کۆتاییەک تازەوانی وڵام لە خی گەورە پاداشتی ماندووبوونتان داتوە هەر لە بیدایەتیان پرۆژەوە تاوەکو ئێستا کە لەگەڵ یابوون و هەروەکو مامۆستا محەممەدی شارەتی پێکرد کە لە هەمومان زیاتر خۆشی ماندوو بووتایە خی گەورە پاداشتی یەکێکی ئەو کەسانە داتوە کە بەشداریان کردو ئەو کەسانش کە دەستیانە بووە ئەگەر بە وتەیەکیش هانی خەڵکیان داوە بەشداری بکەن لەم پرۆژە هەدەف و ئامانجی سەرەکی ئێمە لەم بابەتە ئەوەتانی خەڵکی بگەڕێتەوە بۆ ئەو بەرنامەی کە خوای پەروەردگار کە لە نەبوون و ئینسانی هێناوەتە بوون خوای پەروەردگار زانایە بەوەی ئەم بەشەرێتە پێویستی بەچی هەیە جا کە گەڕایتەوە بۆ ئەم قورئان و کەلامی خوای پەروەردگار چونکە ئینسان ئیلا بێ لەسەر بەرنامەیەک بژی یا ئەو بەرنامەوەتانی خوا ناردوێتی خوای گەورە زانا و دانایە کە ئینسان پێویستی بەچی هەیە وە کۆتا پێغەمبەریشی ناردووە کە لەگەڵ ئەو بەرنامەیە ژیایت بەخوا ئینسان بۆ بەدەنی خۆی بۆ لاشەی خۆی باشەژی بۆ خێزانی بۆ خانەوادەی بۆ میلەتەکەی بۆ خاکەکەی لەبەرەوە ئێمە هەدەفی ئەو کەسە سەرکەوتووە کە توانێت ئەم ئاەتانە لەبەرکات ئەگینا وەکو ئەوەی کەمە جێگایەکی دڵخۆشیە کە برایەک خوشکێک دڵی خۆشە بێت تەمە نایکردووە عمرێک کا خوای پەروەردگار سەرڕایەوەی ئەو ئاەتانی لەبەر کردووە لە ڕێگای خێرخوازیەکۆ خۆشحاڵە بێ کە ئینشاءڵڵا ئەو عیبادەتە ئەنجام بدا ئەمما وەکو مسلمان و بەرنامەکەمان خوای گەورە فەرمی عەزە وجل إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة ئینسانی ئیماندار نەساحێبی نەفسی خۆیەتی نەساحێبی ماڵی خۆیەتی بۆ بەرنامەکەی سەرکەوتنی گەورەی ئیماندار ئەوەتانێ لە ڕۆژی قیامەتە نامەی بەدەستی ڕاست وەربگرێت جا بەچی ئەبێت ئەم دوعانەی کە لە قورئانە یعنی بەڕاستی ئەوەیان جێگای دڵخۆشیە کە برایەک خوشکێک یعنی هەزارە کەس توانێتی ئەم قورئانە چی دوعای تایە ئەوەی عیسا بە سەبارەت بە پێغەمبەران بوو سەبارەت بە پیاوچاکان بووە سەبارەت بە دوعا خۆپاراستن لە ستەم و ستەمکاران کە ئەبینی ئەم هەموو دوعا برایە خوشکێک لە ڕێگای ئەم پرۆژەوە لەبەری کرد ئەبێ هەمومان بۆ هەموو ئەو پرۆژانش کەوان یارمەتی دەری بین هاوکار بین دوعای خێریان بۆ بکەین چونکە بۆ بەشێکی باش لە گەڕانەوەمان بۆ قورئان ئەم بەشانەیە ئینشاءڵڵا ئومێدیشمان وایە لە بەشی دووهەم و سێهەم و داهاتووشی باقی بابەتەکانی قورئان بۆ نمونە ڕازگۆیی لە قورئانە ئارامگرتن لە قورئانە بەشەکانی کەش ئینشاءڵڵا لە ڕۆژی خۆی و جەنابی مامۆستای شارەتی پێکرد ئینشاءڵڵا کە ئیعلانیەکەین کە ئەو کاتانەش ئەبینی بەش لەوەی خوشکی وایە برای وایە ئێستا هەموو دوعانەی لەبەر کردووە دووسبەی باسی ئارامگرتن لە قورئانە کەیترەوە بناغەی سەرکەوتنی ئینسانە لە ژیانە ئەو ئاەتانەش لەبەر ئەکات و بۆ ئەوە نییە کە بڵێم ئەمڕۆ لەبەری کەین و دووسبەی لەبیر کەین وڵا پرۆژەکە تەواو بوو و تا ئیشی پێ بکەین داوا لە خوا بکەین بەو شێوە وە بەرنامەی ژیانمانی پێ ڕاخێنە و کاتێن ڕێخە ئینشاءڵڵا هەدەفی گەورەی ئێمە هەر خوشکی هەر برایەک ناوی دەرنەچووە ناوی نەبووە کە لەبەری کردووە ئەوە الحەمدا سەرکەوتووە
و ئینشاءڵڵا خوای پەروەردگاریشمان کا بە ئەهلی قورئان خوا پاداشی ویلایەکیش داتوە. مامۆستا ئەم خێرخوازانەی کە و خەڵاتانیان دابین کردووە ئەجریان چییە؟ یعنی ئەمان بەشداریان لە پرۆژەکە نەکردووە بەڵام بەم خەڵاتانە سپۆنسەری ئەم پرۆژیان کردووە. وەڵڵای ئەم پرسیارە دەستت خۆش بووم پرسیارەت کرد. ئێستا خەڵکی وا هەیە خۆی ناتوانێت قورئان لەبەر بکات. لە ڕێگای ئەوە هەزارە کەس هاتووە ئەو ئاەتانەی لەبەر کردووە و تاوەکو ئەو دوعا بخوێنێ بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێ پاداشتی ئەوەی هەیە. ئەمە لێرەوە کەمە دەرگایەک بۆەوە من شتێکە بڵێم خەڵکی وایە ناتوانێت مزگەوت دروست کات بەس ئەڕوا هانی کەسێکی خوا پێدا و دەوڵەمەند ئەدا ئەڵێ بەڵکوم قوتابخانەیەکی قورئان هەیە سەنتەرێک هەیە منهەجێک هەیە لە شوێنێک کە دەرز ئەڵێنەوە کە ئەم خۆی هیچی نییە ئەڕوا هانی کەسێکی دەوڵەمەندەدات بەبێ ئەوەی ئەو پیاوەی کە خوای گەورە پێیداوە ئەجری خۆی دەسەکەوێ ئەمیش هەمان ئەجری هەیە و بە بەردەوامی ئەو پرۆژەش تا ئەڕوات سەدەقەیەکی جاریە بۆ کەسە ئەنووسرێت کاو من لێرەوە مێ بڵێن هەر برایە هەر خوشکێ هاندەری کەسێک بێت بۆ ئەوەی کە دەستی لە خێرا بێت وەکو دەوڵەمەنەکە بۆی ئەنووسرێ پاداشی دەوڵەمەنەکەش کەم نابێتەوە وەکو خێرخوازەکە بۆی ئەنووسرێ پاداشی خێرخوازەکەش کەم نابێتەوە ئەمە ئیتر بۆ هەموو شتێک ئینسان لە دەرمانی نەخۆشیەکۆ تاوەکو بگاتە مزگەوتێک دروست کات تاوەکو بینایەک بۆ قورئان لەبەرکردن مرکزێک هەر بابەتێکە بێت پرۆژە بێ بۆ خزمەتکردنی دینی خوا والله من ئەوەیش ئیشارەت پێ بکەم والله ئەوەی بۆ خوا پەروەردەیکەی خیانەت لە دایک و باوک و خاک و ئاو و وڵاتی خۆی ناکات من دوێنێ کابرا تەلەفۆنەکە لە مامۆستا لە ماڵم مێرولە هەیە عزیێتمانەدا جائزە بیکوژمیانە کەسێ بەڕاستەوە ئاوا پەروەردە بێت واللهی ئەو کاتە نییە بستێک خیانەت هیچ شتێک ناکات خۆی گەورە لێتان ڕازی بێ دەستان خۆش بێ خۆ پاداشی سەلامەت بێ بەڕێزان ئەمە کۆتایی پرۆژەی قورئان بەهاری دڵان و دوعاکانی قورئان بوو خەڵاتەکان بەسەر سەرکەوتوانە دابەش کران و وەکو مامۆستا لێرش ئاماژەی پێکرد بۆ داهاتوو پرۆژەیان هەیە کە بەردەوامی بەم جۆرە پرۆژانە بدەن و داواش لە خێرخوازانە کرێ بۆ هاندانی بەشداربووان سپۆنسەری زیاتری ئەم پرۆژانە بن بۆی کە خەڵکێکی زیاتر بەشداری پرۆژەکانەکات و دڵیشان بەم خەڵاتانە خۆشە بێستا زۆرێک یعنی منوانی کە قسەم لەگەڵیانە کردووە هەموو ئارەزوویەکیان ئەوە بووە سەفرێکی عومرە بکەن بەڵام توانایان نەبووە ئەم خێرخوازە توانیوێتی عومرەیە دابین بکات بۆ ئەم کەسە و ئارەزوەکەی بەدی هێناوە بۆیە ئەمە ئەم خەڵاتانە بوون کە بەسەر بەژاروانە دابشکران لە کۆتاییدا سوپاس بۆ ئێوەش کە تاو پێستا لەگەڵمانە بوون بەخواتان ئەسپێرین خواتان قرآنم 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 نوری دل و جانم جانم نوری دل و جانم جانم